بینەرانی جێدا عزیزی کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار سڵاوتان لێبێت بەرنامەیەم جارەمان لە کەرکووکی ئەزیزە. ئەزانم ماوەیەکی زۆرە کە هاوڵاتیان لێرە داواکەن کە یەکێک لە ئەڵخەکانی پاسی یادگار بهێنینە ئێرە لە قسوور ببورن، بەڵام دوجارەوە تا ئێمە توینەتە کەرکووک و لە خزمەتی ئێوەیە ئەبین، لە خزمەتی ئەو بابەتانە ئەبین کە ئێوە پێتان باش بۆ ئێمە لای لێ بکەینەوە. دیارە من لە پێشەکەەکە ئاماژە بە بابەتەکان نادەم، بەڵام هێندە کافیە کە بڵێم عفومکەن هێندە کافیە کە بڵێم هاوڵاتیانی کەرکووک بە تایبەت کوردەکان پێیان وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان و پارتە سیاسیەکان ئەوانیان لەبیر کردووە و لێرە ئەوان خەم و کێشەی زۆریان هەیە، چ لە خەمی جوتیاران بێت، چ خەمی دامەزراندن بێت، چ خەمی تعریب بێت کە زۆر بە منەظەمی و بەرنامە بۆ داڕێژراوی دەستی پێکردوێتەوە، چ بابەتی ئەوە بێ کە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی ئەمنیەوە ئەم شارە چەندین کێشە و خەمی هەیە. ئێمە مەبەستمانە لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە ئەم خەمانە بۆ سەرکردایەتی سیاسی کوردستان بگوێزینەوە، دڵنیا ماگادارن، بەڵام دووبارەیەکەینەوە و جەختی لەسەرەکەینەوە، چونکە کەرکووکیەکان شایستەیەوەن کە ژیانێکی ڕێکوپێک و شایستە بە قوربانی و فیداکاریەکانیان هەبێت. من لە کەرکووک 4 میوانی ئەزیز و بەڕێزم هەیە لە دەستەڕاستی من دانیشتوون، هەریەک لە بەڕێزان مامۆستا شێرزاد ڕەشید کاکە بەڕێوەبەری بەشی خوێندنی کوردی لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی کەرکووک، زۆر بەخێر بێن مامۆستاگیان سەرچاوم، هەروەها خاتوو جوان حەسەن ئەندامی ئەنجومەنی لە کارخراوی پارێزگای کەرکووک، ئێوەش بەخێر بن. جوان خان کاک محەممەد ئیسماعیل نوێنەری جوتیاران وەکو نوێنەری جوتیاران لێرە حەزوری هەیە و بەرپرسی یەکێتی جوتیارانی سەرگەڕان، ئێوەش بەخێر بن سەرچاوان، هەروەها خاتوو دیلان غەفور پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان، ئێوەش بەخێر بن سەر و سەرچاوم. دیلان خان گەر هەر لە جەنابتانەوە دەست پێ بکەم لە وردە گفتوگۆیەکی نێوان خۆتانە گوێم لێ بوو باستان لەوە کرد کە کورد لە کەرکووک تا ئێستا بەرنمەیەکی دیاریکراوی نییە، استراتیژی نییە بۆ ئەوەی بزانێت چۆن مامەڵە لەگەڵ قەیران و کێشە و خەم و ئەتوانم بڵم پیلانەکانیش ئەکات. بۆ بڵێ دیارە لە دوای ئۆکتۆبەری 2017ەوە پارسەنگی هێز لە پارێزگای کەرکووکا گۆڕاوە و لە لای کورد نییە ئێستا ئەتوانین بڵێن و بە جۆرێک لە جۆرەکان کورد لاوازە لەم شارەیە و بە دەسەڵاتی عەرەب ئێستا لێرەیە بەهێزە. ئەم واقعە و نەبوونی استراتیجێکی دیاریکراوی پارتە سیاسیەکان بۆ پارێزگای کەرکووک ڕوبەڕووی چەندین کێشەی کردوونیێتەوە لەم شارەیە کە سیاسەتێکی ڕوونمان بەرامبەر واقعی ئێستای کەرکووک نییە. بەعامیش یعنی ئەحزابی کوردی هەمویان یەکێک نایان دوان متهمنین بەگشتی دەسەڵاتی کوردی ئەتوانین بڵێن سیاسەتێکی ڕوونی بەرامبەر ئێستای دۆخی کەرکووک نییە. ئەتوانین بڵێن شارەکە پشتگوێ خراوە لەلایەن سەرکردایەتی سیاسی کوردەوە یان بەو شێوەیەش نییە؟ ناتوانین بڵێن پشتگوێ خراوە، بەڵام سیاسەتە بۆ خۆتە زانی ئیقلیمی زۆر تەسیری لەسەر بارودۆخی کەرکووکەیە. ئەو دۆخانی کە ئێستا لە بەغدار و ئەدەن ئەمانە هەمووی تەسیریان لەسەری هەیە، پشتگوێ نەخراوە، بەڵام ئەبوایە استراتیجێکی ڕوون و باشترمان هەبووە لەم دۆخی ئێستا بۆ کەرکووک. زۆر باشە، سوپاسدانەکەم. من دێمەوە خزمەتان مامۆستا شێرزاد. بەنسبەت خوێندنی کوردی لە کەرکووک هەمیشە گلەیی هەبووە، تەنانەت ئەو کاتانەشی کە کورد لێرە دەسەڵاتی یەکەم بووە و لەم دواییانە قسەیەوە شاتۆتە ناوەوە کە نەعەدالەتی بەرامبەر کورد کراوە لە دامەزراندن، بڕیار بۆ خۆپیشاندان بکرێت، بەمەرج خۆپیشاندانەکان ڕاگیراون و ئەم شتانە ئەمانە بەکوێ گەیشتون و ئایا خوێندنی کوردی لە کەرکووک ئێستا لە قەیراندایە وەکو چۆن لە کاتی بەعسا لە قەیرانە بوو؟ وەکو جەنابەت ئاماژەت پێکرد، ئێمە لە کاتی دەسەڵاتی کوردیش لە شارەکەیە گلەیمان هەبووە لەسەرەوەی کەوتومان لە مامۆستای ئێمە لە نێو قوتابخانەیە کە لەگەڵ مامۆستای مەرکەزە. ئەگەر تۆ پاشەکەوت ئەەکەی باش و ملی مامۆستای کەرکووکینەکە، چونکە ناکرێت مامۆستایەک لە دوو جۆر مامۆستا لە قوتابخانە ئەو موچەی بە کاملی بسەنێ ئەوەی تر نیو موچە بسەنێ. باسمان لەوە کردو کەوتمانە بۆ جێی تایبەت بۆ بەرەبەرایەتی خوێندنی کوردی کە بێتە ئاستی هۆبەکانی گەورە کاتەوە بێتە بەرەبەرایەتێکی گشتی. باسمان لە زۆر شت کردووە، بەڵام ئەوەش ناشارێتەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە 9000 مامۆستای گەڕانەوە سەرکار و لە قوتابخانە کوردەکان کار دەکەن و کتێب دابینەکەرە پرۆگرام و ئەو بودجەیە کە تا ڕادەیەک گلەیشی لەسەر بێ دابینی کردووە و ئەوەی کردووە
و حکومەتی عێراقیش هاوتەری بینای قوتابخانەکانی دابین کردووە بەڵام ئێستا لە دوای ڕووداوەکانی ئۆکتۆبرەوە ئێستا ئێمە لە شارەکەیە خۆشمان نازانین ینی بەرەوچوو هەنگاوەنین یعنی قوتابخانە کوردیەکان ئێستا زۆر جار لە زۆر سنوورایە کە ئەمانەی قوتابخانێ بکەینەوە ئەوان داواکەم کرێتە عەرەبی لە زۆر کاتە ئێمە داوای دامەزراندنەکەین نە حکومەت هەرێمی کوردستان بۆ واسطەی و قەیرانەدارایی کە تووشی بوو ئێستا کە هیچ بەرنامێکی بۆ دامەزراندن نەماوە باشە کۆمەڵێ مامۆستامان خانەنشینە بێ وەفات دەکەن ئەسنە دەرەوەی وڵات خەڵکی تر بێتە شوێنی ئەوەتانی ئێستاش حکومەتی عێراق پرۆژەکەی بۆ دامەزراندن وەکو ئەندامانی پەرلەمان و ئەندامانی مەزلیس لە خولی پێشوو ئەگە ئەو شایەتیە بدەن هەموو بڕیار دەکات بێ بۆ ئەم شاری کەروکە لە کاتی دەسەڵاتی کوردیا حکومەتی عێراق بەردێکی تێفڕێدا و نێشتووە سەر بگرێ لەبەرەوە توێتی بارودۆخەکە تەحمل ناکە هەستیاری عیلاقەتەکانی بینی کورد و عەرەب و تورکمان شارەکە بۆمبە ئەتەقێتەوە بەرمیلێ بارودە باشە ئێستا بۆ ئەو قەرارەتەنەوە بە ناڕێکی و بە تەعەسوفی دێتە پێشەوە باشە ڕئیسی وزارای عێراقی ئەندام پەرلەمانەکان سەرۆکی پەرلەمانی عێراقی ئەزانێ هەستیاری ئەم شارە تۆ 2400 پلەی وەزیفیت نردۆتە خوارەوە خۆ بۆیە هەستیاری شارەکە لە بەرچاو بگیردایە ئێستا کورد 152 شارەکەی لە تعدادی سوکانیایە ئێمە پێیان دەڵین وەرە بە دانیشتوی بیکەن بۆ ڕێژەیە دابەشیکەن ئەوان رازیینین ئەڵێن باشە بە پێی ڕێژەی قوتابخانە بکەن ئێمە خاوەن 600 قوتابخانی کوردین ئەڵێن بەوەش رازیینین ئەوش دامەزراندنەکانە کە زۆر کوردی ئێستا ناچار بووە بە سیودۆکەش رازی بێ بەزەوان رازی بن من ناڵم کورد رازی بۆ بە سیودۆکە بەڵام سیودۆکەشی پێڕەوا نابینن مناشی دەنێ و ئێستاش ئەوەتانێ شەقام ئەو گەنجە جوانانە شەقامیان کردووە هەمووی بە نەعەدالەتی خەڵکێک کراوەتە پێش خەڵکێک پێ ئەڵێ بە پێی کام ڕێنمایی تۆمە کردوتەی خۆشی نازانێ وەڵامی وە پرسیێرە پێت وایە ئەمەش لە چوارچێوەی پرۆسی تعریبایە بەڵام لە قاڵب و لە بەرگێکی ترا غیابی دەسەڵاتی کوردیە غیابی استراتیژی ئێمە لە شارگە چۆن تەعامل لەگەڵ مەزعب بکەین ئەم وەزعی بەسەر ئێمە هاتووە لەم شارەیە ئەگە ساڵێک ئەگە 2 ساڵە خەڵکەوە تەحملی کرد و دەبات تەواو بێ بۆ چەند ساڵی دەرە مەزعب بەردەوامە بێ خۆ ئێمە ئەبێ ینی وەفدێکی کوردستانی بێ لە ڕێ ئەندام پەرلەمانەکانی کەرکووک بەشداری پێ بکەن وەزیریەکمان هەیە لە هەرێمی کوردستان بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم ئەوانە بێنە سەرخات یعنی ئێستا سەردانی کەرکووکیان نەکردووە من تا ئێستا خوێندنی کوردی نەیانم بینیوە باش سوپاس دەکەم مامۆستاگەن جوان خان قسەیەک لەسەر پارتە سیاسیەکان بکەین ینی پارتە سیاسیەکان لە هەرێمی کوردستان ئێستاش کەم تا زۆر لە کەرکووک حزوریان هەیە و لە ڕابردووشە هەمویان لێرە حزوریان هەبووە بۆچی خەمێک لە دۆخی کەرکووک ناخۆن ینی من چەندێکە کە بە دوواداچوونەکەم بۆ پرسی کەرکووک هەر لە ڕووی ئەمنیەوە هەر لە ڕووی دامەزراندنەوە هەر لە ڕووی تعریبەوە هەر لە ڕووی داگیرکردنی زەوی جوتیارانەوە هەر لە ڕووی بازار و دۆخە اقتصادیەکەوە هەر لە ڕووی هەلی کارەوە هەر بابەتێکت پێخۆشە کەرکووک لە ئێستادا لە قەیرانە بە قەیراندا پێیا تێپەڕێ تاکەی ئەمەوا بەردەوامە بێت بەڕاشکاوی خەڵک پێویستی بەوەی بزانێت چی ڕۆدا وڵا بەڕێزم بۆ مەسەلەی بارودۆخی کەرکووک ئەگەر باسی لە 2023ش باسیکەین ئەو بابەتە ئەو بابەتە گرنگە نەبووە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و قیادەی کوردی یعنی واتە ئەگەر هەچەنە کورد باڵادەست بۆ لێراکە بەڵام پێوەری حیزبەکە زۆر زاڵ بۆ بەسەر بابەتەکەیە چێ دەسەڵاتدار بۆ لە کەرکووکە چۆن دام و دەستگاکان دابش کراوە و چێ زۆرترین پشتی بردووە لە ناو شاری کەرکووکە لە دام و دەستگاکان تەنانەت لە قوتابخانە کوردەکانێکە کوردەکانی دراسی کوردی ئەگەر سەیریکەین بەڕێبەرەکانی بە ئاستی حزبی دابش کراوە بە ڕێژەی حزبی چەند بۆ بودیدەکە چێ بێ جێگرەکە چێ بکە دوو حزبی دەسەڵات بوو ئەمە خاڵی دووەمیشمان ئەگەر بین باسی ئەو چەند ساڵی پێشووترش و لە دوای 16 ئۆکتۆبرش بە دەرەجەیە چەند وەفد بەشداری لە بەغا کردووە بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم کەی کەرکووک بابەتی سەرەکی بووە چەند جار وەفد لەسەر کێشەکانی و ڕێککەوتن لە بین لەگەڵ بەغدایە کردوێتی وەکو هەرێمی کوردستان کەی کەرکووک کراوەتە بابەتێکی سەرەکی بابەتەکان یعنی ئەگەر بەڵام لە هەموو مفاوەزاتەکانە یعنی لە هەواڵەکانەوە لە ئەندامانی لیژنەی دانوستانکارە و گوێمان لێبووە کە بۆ نمونە کە باسی موچە کراوە باسی پێشمەرگە کراوە کە باسی پێشمەرگە کراوە دۆخی کەرکووک هەمیشە وەکو دۆخێکی ئیسtisnایی مامەڵەی لەگەڵا کراوە و توانە بێت چارەسەر بێ و خۆشتان ئاگادارن شۆڕشەیەک لە دوای یەکەکان یعنی هەمووی بەبوونی کەرکووکەوە نەگەشتووە بە ئەنجام پێتوانیە ئەمە تا ڕادەیەک ناحەقی بێ بەرامبەرەوەی کە بڵێن کورد کەرکووکی پشتگوێ خستووە لەگەڵ مفاوەزات لە بەغا ناڵێم لەسەر ئاستی ناوخۆ کەرکووک لە بینی بەغا و هەرێمە خنکاوە یعنی تۆ ئەگەر من ئێستا جەنابەت باسیەوەکە ڕاستە کەرکووک لە ڕووی سیاسیەوە خاڵی سەرەکی ناکۆچیەکان لە بینی هەردووچانە بەڵام ئێستاکە ئەگەر بین باسی
هەنگاوەکان بۆ چارەسەرکرد بکەین نەبووتە بابەتێک واتە کەرکووک جوگرافیا بووە بە کێشە بۆیان بەڵام وەکو هاوڵاتیان و دۆخی هاوڵاتیانی قزێنە هیچ کێشەشی نییە وەکو نەوتەکەشی کێشەیە لەبەرەوەی داوای حسەکەی نەوتەکەی ئەەکەن وەکو کەرکووک چۆن بفرۆشرێت ئەو بەرتانێش کشایەوە چۆن چارەسەرکرێت چۆن نەوتەکەی ئەفرۆشرێت چەندێکی حستەکانیانە ئەبرێ لەگەڵ مامەڵەکە ئەو ئەگەر باسی ساڵانی پێشووتریش بکەین کە نەوتەکەی کەرکووک فرۆشترا باسی ئەوە کرا چەندێکی لە کەرکووکەوە لە ڕێی هەرێمەوە بفرۆشرێ بەڵام ئایا باسی ئەوە کرا چۆن چارەسەری ناوچە جێناکۆکان بکرێ و چۆن ئەم کەرکووکە لە مادەی 140 دەرکەن یعنی بەجددی مادەی 140 ڕاستە مادێکی چارەسەرکردن دانرا بەڵام نەبووە چارەسەر بۆ کەرکووک ئەوە لە 2007 چارەسەر بووە تۆ ئێمە ئێستا لە 2020 تاین یعنی معقولە دوای ساڵ هەڵ نەکرا دیلان خان باشترە زانێ زۆربەی پەرلەمانتارەکان هەر لە کۆنەوە لە حەنان فتلاویەوە تا ئێستاش پێیان وایە مادەی 140 مادەیەکی مەیت و مردووە تەخدیرە تەنها تەخدیرە بۆ کەرکووک کاک محەممەد جوتیاران لێرە ئەناڵێنن واز لەوە بێنن ناوە ناوە بزەوی زاریانە سووتێنرێت لە ژێر پاساوی جیاوازە بەڵام تا ئێستا عەرەبی هاوردا یعنی چی بوێ بۆ یەچێتە سەر یعنی ئەگەر عەرەبێکی هاوردە لەگەڵ کوردێکی ڕەسەنی کەرکووک بچنە مەحکەمە قەزیەکە هەرچیەک بێت لە ساڵحی عەرەبەکە کۆتایی پێدێت معاناتی و خەم و ئازاری جوتیاران لێرە چیە و کێشەکان چێ لای ئێوە زیاتر معلومات هەیە دەستخۆش بێ کاک ئێمە بەنسبەت سنوورەکە ئێمە و بەنسبەت کەرکووک بەگشتی باش تعریبێکی منەظەم هەیە بەڵ تعریبەکەش دەتوانم پێ درێم دەستخۆشی لە دیلانخانەکەین هاوکارمان زۆر بووە لە مەسایلی کشتتوکاڵ تعریبەکە ناو دادگاشی گرتێتەوە ینی دادگاش بێبەڵی نییە لەمە ئێمە بەڵگەمان لایە من بەڵگەم لایەت خاوەن زەویەکە 1000 دۆنەمی هەیە تاپۆیە کاتی خۆی گرێبەستێکی لەسەر کراوە ئەمە بە هەیە نیزاع مولکیات گەڕاندێتەوە مولکەکە بەناو خۆیەتی تەسجیل عقاری کتابی کرۆ بۆ زراعە ئەم مولکە بەناو خۆیەتی بەڵام ئەوان گرێبەستەکان دادگاش بڕیاری داوە دادگا نەچووە بگەڕێتەوە بۆ مادەی چەند ئەم زەلامە ئەم شخصە مەشمولە یان ئەم زەویە چەند مەشمولە نا هەر لە لای خۆیانەوە بڕیارەکەیان داوە ئەم گرێبەستە بۆ ئەم شخصە تازەکەنەوە لەسەر ئەم زەویە مولکە لە هیچی دنیا نەبووە تۆ مولک گرێبەستی لەسەر بکرێ ئەمجا تاریبەکە منەظەم ئێمە لە سنوورەکەمان خەڵکەکەیمە زۆر محاناتی زۆرە ینی کاک ئێمە خوتەی زراعیمان هەر ئەو 2 ساڵە وەستاندویانە هەموو شتێکیان وەستاند ئەمەش لە چوارچێوە ئێوێ بۆی تۆ بێزار بکە تۆ دەربچیتە دەرەوە ئەو سەردەمەی کە کەرتی کشتتوکاڵ بەدەست کوردەوە بوو عقدەکان و گرێبەستەکان تازە ئەکرایەوە بەبێ کێشە مشکلە نەبوو ئەو کاتەی دەسەڵات لای خۆمان بوو گرێبەستەکان بۆ خۆمان تازە ئێستا لە پاشی 16 ئۆکتۆبرەوە ئەمە هەمووی وەستاوە ئێستا گەڕاونەتەوە بۆ کارکردن بە تاپۆی سەردەمی مجلس قیادە سەورە و بزەبت شیمال ئەو بابەتانەیە بز ئێستا ئێمە لە بۆ نمونە بڕیارێکمان هەیە مەشهور شیمال هەڵوەشاوەتەوە بە پێی قەراری 29 ئەنجومەنی وەزیران دیلانخانە زانیە ئێستا ئیشی پێکرێتەوە وڵا ئەگەر دەرفەت بدەن بە من بۆ ئەوەی لەو پرسیارانی مەبەستم بوو بەڵێ گلەی لە پەرلەمانتارەکان کراوە ئەڵێن یعنی ئەمە یەکلا کراوەتەوە کەچی تازە بە تازە ڕۆحی بەبەرا کراوەتەوە من لەگەڵ کۆمنتم هەیە لەسەر قسەکانی مامۆسانە وزاد و خات و جوان و ئەم بەڕێزش طبعا بۆ خۆتان نەزانن دۆخی ئێستای بەغدا چۆنە ئەوە خەڵک لەسەر جادێ ئەمە زۆر تەسیرێکی سەربی کردوتە سەر کارەکانی ئێمە وەکو ئەندامی پەرلەمان ئێمە لە ماوەی 4 مانگە سەرجەم جەلسەکانی پەرلەمان تەرخان کراوە بۆ داواکاری شەقام و هەرچی قانونێک تەشریعەکرێ لەبەر ڕازیکردنی شەقامە مەفتوح یعنی مەفتوح بیان کراوە وێبەستەنها بۆ داواکاری خۆپیشاندان ئەمە تەسیری زۆر لەسەر کارەکانی ئێمە هەبوو ئێمە بە بەردەوام لەسەر کێشەکانی کشتتوکاڵ دامەزراندن مناسبی ئیداری و تەوزیعات لە محافظەی کەرکووک کاری خۆمانمان کردو بەڵام سەبەبە سەرەکیەکە واقعی ئێستای عێراقەکە زۆر تەسیری لەسەر ئیشەکانی ئێمە کردو ئەتوانم بڵێم لاواز و سستی کردوین ئێمە هەتا مانگی 6 زۆر بە باشی لەسەر سەردانی ئەکردین سەردانی سەرۆکی کۆمارمان ئەکرد بۆ ئەوەی کار لەسەری بکرێت بەنسبەت کێشە کشتتوکاڵەکانی پارێزگای کەرکووکەوە طبعا ئەم کێشانە بە قانونی ژمارە 35 ساڵی 1983 ئەم عقدی زراعی دراوە بە کەسانی عەرەب کە هاوردە بوونە لە جنوبی عێراقەوە هاتوون بۆ ئێرە یان لە سنووری منطقەی حەویجە ئەرزەکان لە کورد سەنراوەتەوە دراوە بۆ عەرەبانەی کە هاتوونە ئەم بڕیارانە لە دوای ئەوەی کە لە مادەی 140 تعمیم کرا دیسان جارێکی تر ئەم عەرزانە گەڕانەوە بۆ
خاوەنە ڕەسەنەکانی خۆیان و کشتتوکاڵیان لەسەر ئەکرد و بەم شێوەیە. ئەم ئەرزانە لە بەشێک لە وەزارەتە لە هەیئەی ئەراضی لە بەغدا ئەمانە نووسراو لە مادەی 140 بۆ ئەو هەیە نەکراوە کە ئەمانە عقودن مەلغین لەوێ هەتا ئێستا ساری المەفعولە لەوێ ساری المەفعولە کە ئەڵێن مستەڵەحی ساری المەفعول لەوێ هەیە. ساری المەفعول واتە ئەوە نییە ئیشی پێ بکرێ. ڕاستە عەقدەکە لە سنووری پارێزگای کەرکووکە بە مادەی 140 ئیشی پێ ئەکرێ باشە، بەڵام لە بەغدایە لە وەزارەت ئەمە لەوێ ساری المەفعولە. ئەم کەسە عەرەبانە ئەم دۆخەی ئێستای پارێزگای کەرکووکیان قۆستووەتەوە، استیغلالی ئەم بارەدۆخەیان کردووە کە بە جۆرێک لە جۆرەکان دەسەڵاتی کوردی لەم شارە لە هەوازدا نووسراو یەکسەر لەوێ ئەهێنن تەسلیمی مەحاکمی کەرکووکی ئەەکەن. محکەمەی کەرکووکیش ئەتوانین بڵین تەحەیوزێکی زۆری تایە، زۆربەی ئەو قازیانەی کە لێرەن لە زەمەنی ڕژێمی بەحس دانراون و تەحەیوز زۆریان بۆ ئەو سیاسەتە هەیە کە عەقدەکان یەتە بەردەستیان خوێندنەوە بۆ ئەوە ناکەن جارێکتر ئەمە لە سنووری مادەی 140 کار بە قەراری 29 ناکەن کە بەڕێزی باسی ئەکا لەبەر ئەوەی ئەو بە قانون ئیشەکە. قانونەکان هەتاوەکو ئێستا نەگەیشتۆنە تەنە پەرلەمان و دەنگی لەسەر بدرێت و بەرژەوەندی عەرەبە هاوردەکە ناڕەسەنەکان یەکلایی دەکرێتەوە. بەڵام بەچی کاری لەسەرەکەن ئەوان بە قانون ئیش ئەەکەن. ئێمە قەرارمانەیە قەراری 29 قەرارە ئەمان بە قانونی پێشووتر کارەکەن. قانونەکان هەڵنەوە شێنراتەوە دەنگی لەسەر نەدراوە لە ناو پەرلەمانە بۆ خۆتە زانی لە ناو پەرلەمانە یەک جیهەت نییە ئەبێ زەمینە ساز کرێ بۆ ئەوی ئەو مەشروع قانونانە کە قەرارەتی مەجلیسی قیادەت ثەورە هەیە ئەگەر هاوکارم بی کە قەرارەتی مەجلیسی قیادەت دەنگدانە بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکانی مەجلیسی قیادەت ثەورە ئەمە پێویستی بەوە هەیە دەنگ لە ناو پەرلەمان پێ بدرێ زەمینەی بۆ خۆش بکرێ. ئەم هەموو بارودۆخەی کە ئێمە ئێستا هیچ هاوکار نییە بۆ هیچ هاوکار نییە کە تۆ بتوانی بڕیارێک لە دوای ئەوە لە بەغداش یعنی لە ناو پەرلەمانیش تۆ ئەبێ سیاسیان کاری بۆ بکەیت کە دەنگی تەواو بێنێ ئەم قرارە لە دەوخولەکانی پێشووی پەرلەمان قرائی یەکەم و دووەمی بۆ کراوە کە گەشتۆتە قۆناغی دەنگدان نەتوانراوە دەنگی پێویست بەدەست بێنرێ. بۆیە یعنی بابەتەکان هەمووی ئەتوانین ببەستینەوە بەم دۆخەی کە ئێستا لە عێراق هەیە. ئەمانە باشە پارێزگاری سەپێنراوی کەرکووک ڕاکەنجبووری بۆچی چی ئەوێت بۆ یەچێتە سەر کە پێشتریش دیلانخان قزیەکی لەسەر بەرز کردوەوە دێمەوە خزمەتت بۆ ئەوی باسیەوەشم بۆ بکەیت سکاڵای لە دشکراوە تەنانەت ینی بڕیار بۆ دەستگیریش بکرێت لەسەرەوەی نازانم مەبلەغی 950 ملیۆنە چنێکە بە هەدەر دراوە بە ناوی نان خواردن و ئەم شتانەوە. سەبەب چییە چی بوێ بۆ یەچێتە سەر؟ یەکەم خاڵکە سبب ئەوەیە کە ئەنجومەن نەماوە نەک ئێستاکە بەپی بڕیاری پەرلەمان یاسای پەرلەمان ئەسڵەن لە 16 ئۆکتۆبرەوە ئەنجومەن ئەو دەسەڵاتی نەما لەبەرەوەی ئەنجومەن ئێمە ئەو کاتانە لیستی برایەتی زۆرترین ئەندام بوو لەناو ئەنجومەنە ئەمان توانی هەر بەرێک یاخۆ هەر بەرپرسێک لە کەرکووکە استجواب بکریان استضافە بکرێ بێتە ناو ئەنجومەنەوە لێ پێچ نەبکرێت. ئێستا ئەوەی نەماوە یعنی واتە جێتی ڕقابی بەسەرەوە نەماوە. ئەمە خاڵی دۆمیشان کە ئەنجومەن نەبوو واتە دەسەڵاتەکانی ڕەها ئەبێ بۆ خۆی. دووەمیش تەنسیقێکی هەیە لەگەڵ بەغدایە یعنی ئەو تەنسیقە کە ئێستاکە بەداخەوە پێناسەیەک دراوەتە سەر کەرکووکە کە ئەبوایە لە 16 ئۆکتۆبرە بدرایە ئەو کاتانە پەرلەمانتارەکانمان و ئەگەر وەزیر و سەرۆکۆماری ڕازی نەبوونە کە پێی ئەوترێت چەسپاندنی یاسا لە 16 ئۆکتۆبر چکە بۆ پێناسەیە کەرودرا یعنی مە گوڵ پێناسەکە لە دوای 2023ەوە کورد کە حکمی کەرکووکی کردو یاسایی نەبووە حکومەکەی واتە لە حکمێکی فەوزەوی بووە ئەم هاتۆتەوە لە دوای 16 ئۆکتۆبر یاسا ئەگەڕێنێتەوە کە ئەمە پێناسەیەکی زۆر هەڵە بۆ وایە کورد لەو کاتەیە لە 16 ئۆکتۆبر ڕازی نەبوونایە بەو یاسایە بەو ناوی پێ بنرێ. وەڕاکان ئەوەی کە ئێساکە ئەو ئەیکا بابەتێکە من هەر ئەو پێناسەی پێداوەتە تومە ئەوەی لە سەردەمی بەعسا تەواو نەکرا ئەم هاتووە بە دیکتاتۆرێت نا بە پشێوازێکی منەظەمی یاسایی ئەیکا. ئەگەر ئێستا من بابەتی لە 2020 عفۆن بڕیار هەیە کە ئەحسا بکرێت لە عێراقا کورد ئەگەر لەم بارودۆخی ئێستاە بکرێت زەرمەندی یەکەمە لە کەرکووکە چونکە تعریبەکە بە 4 شێواز هەمانە. تعریبێکمان هەیە ئەوەی کە لە دوای 2006 شەڕی تایفی کرا لە بەغا بەشێکی زۆر خەڵک ڕای کردە کەرکووکە لەبەری شارێکی ئامن بوو کە خۆمان ڕێماندا لەبەر بابەتی ئینسانیات ئەمانە ماونەتۆ لە کەرکووک. بەشێکی کەمانە لە دوای 2014ەوە لە شەڕی داعش ئەگەر چی خەڵکی حەویجە بوو یا مووسڵ و سەلاحەدین و شارەکانی کە مانەوە بەشێکیان نەڕۆشنەوە تا ئێستا ماونە مش تعریبێکە
بەشێکی لە ئێستا ڕاکان کە ئەو عیلی داعشەکانی هێنا ڕێیدا بێ لە کەرکووکەوە ئەوش بەشێکی کێ و بەشێکی کەشی لەو عەرەبە هاوردانەی لە کاتی بەعسا مادەی 140 وەرگە ڕۆیشتنەوە ئێستا دێنەوە ئێستا ناتوانێت بە تەنهاش بێنەوە بێ خێزان و ماڵ و مناڵیشیان لەگەڵ خۆیان بێنەوە و بەشێکی کەشیان ئێستا بەناوی فەرمانبەرەوە دێ بەناوی ناوچەکەی ئیشیتیانە بەناوی هاوکاری ئەکرێ لێرە کە دێتەوەدا ئەمەزرێت لە کەرکووکە چکە سەدامەزرادە نەمووی کراتەوە یعنی ئەمە کۆمەڵی عەرەبی هاورد و جارێکی کە لەو ژمارەیە زیاتر کە مادەی 140 تەعویزیشی دایەوە زۆر زۆر سپاس مامۆستا ئێوە خوێندنی کوردی ینی بە هیمەتی هەموو ئەوانەی خزمەتی پەروەردە و خوێندنەکەن لەم شارێ هەر لە جەنابتانەوە تا ئەوانەی کە لێرە حزوریان نییە تا ڕادەیەکی باش توانیوێتی لە سەردەمی بەعسیشا لەسەر پێی خۆی بوەستێت نەکەوێت ئێستا لە کەوتن نزیک بۆتەوە ینی لە دۆخێکایە کە بڵین فعلەن لە قەیرانێکی جددیە ئەگەر فریای نەکەون ڕەنگە باجەکەی گەورە بێت نه ئێمە ئەڵێن خوێندنی کوردی وەکو تەنیا پرۆسیەکی پەروەردە و فێرکردن هاوتای شارەکانی سلێمانی و هەولێری دووەک تەماشا نەکرێت خوێندنی کوردی لە شاری کەرکووک هەموو ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری هەرێم وەکو سمبولێک تەماشاکرێت و دواتر هزری نەتەوایەتی لە لای تاجی کورد لە شارەکە بەهێز دەکە و ئەمڕۆ ئێمەش پێویستمان بەو فکرە هەیە پێویستمان بەو تەوژمایە کە بتوانین ئەم ناوچانە کوردستانیەتی پێوە بڵێکێن و بیپارێزین بەڵام ئەوەی کە کراوە وەکو ئاماژەشمان پێکرد باسمان کرد ڕۆلی وەزارەتی پەروەردەیاریە و چی کراوە هەمانگیێکی باشمان لەگەڵ وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان هەیە بەڵام ئەوەی ئێمە کە باسی لێوە دەکەین کە ئاڵێن ئەو ئاستەنگانی کە دێتە بەردەمی خوێندنی کوردی باسی دامەزراندنمان کرد باسی کەمی میلاکمان کرد باسی ئەومان کەوتمان کاتێکە ئێستا زۆرترین کورسی بەرکیە کەوتووە هەلی دامەزران بەر عەرەب کەوتووە باڵێ بەر عەرەب کەوتووە هەتا تورکمانەکانش ڕەتیان کردوتەوە تورکمانەکانش اینجا کورد چی کردیانی کورد ڕەتی کردوتەوە قبوڵی کردووە چی وازح نییە وڵی کوردی چی نەکردووە تەنیا ئەو گەنجانن کە لە شقامن و هاتوونە قوڕە پێون و کەس نییە لایەن لێ بکاتەوە سوکایەتیان پێکرێ و پەلامارە درێن و کەس نییە یعنی ئەو گەنجانە ئەمڕۆ خۆڕسکانە هاتووە ناوی خەڵکی تر خراوەتە پێش ئەو خاڵەکانی ئەم زۆرترە لە خاڵی ئەو خراوەتە پێش خەڵکی باز لەوە دەکرێت ئەڵێن ئەوە گەندەڵی و فەسادی تیاکرا و پارەدرا و ئەوانە ئێمە ئەبێ ئەوە پەرلەمان تحقیقی تیا بکە دوێنەکە دکتۆر بەشیر حەدادیان بینیوە چاویان پێکەوتووە هاتنە لای ئێمە هاتنە بەردەم پەروەردە ئەوانە داوای مافی خۆیان دەکەن بەڵام من پرسیار دەکەم تاوەکو ئێستا یعنی وەکوتم ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراق هەموو کاتێ بڕیارەکانی کەرکووکی بە سیاسی کردووە ئێستا ئەم جارە بۆچی لەبەرچی کە تو ئەم تەعیناتت نردوو بە پێی زەوابەتەیکەی ئەو مدیر عامی تەربیە کەرکووک باز دەوە دەکاڵێ چەند ساڵە حەویجە دامەزرانی بۆ نەکراوە و ئەو منطقەی داعش بووە من پێم ڕاگەیان وتم تۆ ئێستاش ئەو گوندانی کە داعش تیا چۆڵ بووە هیچ وەزعیشی ئەمنی تیا باش نییە تۆ ئێستش خەڵک دامەزرێنی بۆ ئەو گوندانت نییە ئەستان ئەو گوندانە چۆڵ بوونە تۆ دامەزرێنی بەناو ئەو گوندانەوە و بە تەنسیب بینیتەوە ناو شاری کەرکووک بەیانی کۆمەڵی قەراری تریان هاوردێتەوە بۆ دەی خراپەی نەحەی سەرگەڕان زۆریش ینی من پەیامم بۆ قیادەی کووردە احتیمالە هەر لە بەیانیەوە شەڕی کورد و عەرەب لە سنوورەکە ئێمە دەست پێ بکات بەر یەک بکەوین بەڕاستی ئەم زەویە و ئەم خاکی ئێمە چۆڵی ناکەین ئەلاگەر بەخوێنیش ینی ئەمە خاکە هێزی سەربازی و چەکداری بەکارهێنرێ بۆ بەتاکید ئێمە بڕیارێکمان هێناوە لە مدیر عامی زراعە کە ئەم بڕیارانەی قەزا ناکە ئەوەی زەویەکەی تەسلیم کێوە بەڵام ئەوان لە ڕێگای هێزەوە ئەمیشە دەکەن ئەگەنا من کتابێکم لایە ئەڵێ نابێت زەویەکە بدەیتەوە بە پێ ڕەفعی تەزمید بەڵام ئەوان لە ڕێگای هێزەوە و ئەو بەیانیش من بێم باشە جەناب کەناڵە کەشتان بێتن بۆ ئەوێ بەیانی ئەم شتە ڕوە دەلای ئێمە ینی بۆ دیلانخانی ئەوەی بەیانی ڕۆدا چیەکەن یانی دێن زەوی زیاتر داگیرەکەن بەڵێ دێن زەویانە دەنێ لە ناو دەیەکە کۆمەڵێکن ینی ئەمڕۆ هاتبوون منستا لە زراعەوە هاتم یەکسەر کۆمەڵێک هاتبوون بڕیاریان هێنابوو زەویەکانیش ئتفان عقودەکەی ئەوانی فەسخ بووێتەوە ئەوە بە قسەی مدیر عامی خۆیان کە ئێمە دانیشت بووین دیلانخانیش لەوێ بوو وتی عقودی سەر ئتفا فەسخە هیچیان نەماوە بەڵام هەمیشان دادگا بۆیان نەکاتەوە باشە دیلان خان با لەوێەوە دەست پێ بکەم ئێوە لە ماوەی ڕابردوو دژی گەندەڵیەکانی بڵێن ڕاکانجبووری چەندین بەڵگەتاندا بۆ دەستەی دەستپاکی
ئەم سکاڵایانی ئەم سکاڵایی تۆ هێشتا لە شوێنی خۆیەتی کشاوەتەوە یەکلا بۆتەوە چی بەسەراتەوە بۆی بۆ بینە ڕوون بێت ئێستا وڵامت ئەدەمەوە بەڵام با دەربارەی ئەوەی کە ڕۆڵی ئێمە وەکو ئەندامانی پەرلەمان سیفەتی ڕقابیمانەیە چۆنە بەسەر پارێزگای کەرکووکەوە لە ڕاستی ئەتوانم بڵێم ئێستا پارێزگاری بە وەکالەتی کەرکووک لە فەراغێکی یعنی هیچ ڕقابەیەکی لەسەر نییە نە مەجلیسی محافظەی لەسەرەوە نە مەجلیسی نوابیشی لەسەرە لەبەرەوەی چی بوێ ئەیکا لەبەرەوە هیچ ئالیەتێک ڕوون نییە بۆ ئەندامانی پەرلەمان چۆن کارکەن تۆ پێویستت بە ستافە پێویستت بە ڕیپۆرتە لەسەر ئەساسی ڕیپۆرتەکانت خەڵک هەروەکو ئەم بەڕێزە باسی کرد ئەستیزافە ئەەکەی بانگەکەی ئەستیجوابی ئەەکەی ئەمانە هیچی ئالێتەکەی وازح نییە من چەندین مەلەفاتم لەسەر بابەتی گەندەڵیەکانی ڕاکان جوبوری پارێزگاری بەوەکالەتی دەردانی 950 میلیۆن دینار و ئەتوانم بڵێم بابەتەکان بە هەدەردانی سامانی گشتیە و خراپ بەکارهێنانی دەسەڵاتە من خۆتان نەزانن یعنی بە چەند قۆناغێک ئەڕوا کاری ئەوەی کە تۆ دۆسەیەکی گەندەڵی هەڵبیتەوە من وەکو ئەندامی پەرلەمان وەکو ئەو مەهەمەیەش کە هەمە ئەو سیفەتەی کە هەمە ڕقابیە بە دوواداچوونی تەواوم کردووە و مەلەفات و تەقاریری پێویستم لەسەر بابەتەکان کۆکردێتەوە دوای سەرجەمیانم تەسلیمی دادگای نەزاها کردووە کە من ئەتوانم بڵێم کارەکانی من هەتا ئەم قۆناغەیە من ئەتوانم تەقاریر کۆ بکەمەوە بەڵگەی تەواو کۆ بکەمەوە و بەڵگەکان ئەوە دەربخات کە فعلەن ئەم کەسە گەندەڵی کردووە لە پارێزگای کەرکووکە و تەسلیمی دادگای کەرکووکی بکەم دادگای نەزاها ئەمانە کراوە ئێستا ئەوەی کە ماوە بابەتەکە دانەخراوە و هەرماوە بابەتەکە لە بەردەم بەڕێز دادوەری نەزاهەیە و ئەو تحقیقی لێکە من ناتوانم هیچ نەتائیجێک ئیعلان کەم لە ڕاگەیاندن سکاڵاکە دانەخستووە سکاڵەکە بە هیچ شێوەیەک داشینەکەم و متابعەشیەکەم و بە هیچ شێوەیەک ئەو مەلەفانی کە کردومەتەوە هیتریشە و بۆتانی شروط ئەبێتەوە کە چەندین تەقاریری تری 2010 کە بە هەمان شێوە پارێزگار خۆی یعنی گەندەڵی ڕوون لەسەر بابەتەکانی هەیە ئەوانە هیچی داناخرێ دواوتەی من پێویستە دەسەڵاتی کوردی تێڕوانینی خۆی و استراتیجێکی ڕوونی بۆ پارێزگای کەرکووک هەبێ و کاریش بکرێت بۆ ئەو کێشە عالیقانەی کە ماوە و بێ چارەسەر هەتا ئێستا ماونەتەوە کێشە کشت و کاڵەکانمانەیە کێشەی دامەزراندنمانەیە یعنی کێشەی زۆر لە پارێزگای کەرکووک هەیە هەروە بە عالیقی نەمێنێ هەروە بە هەڵپەسێراوی بۆی زیاتریش نەبن چکەوەتانی کاک محەممەد ئاماژەداوەتە زیاتر بێت و کێشەکان ئەگەر بەم شێوەیە ببێنن زۆر زۆر زیاتر ئەبن کاک محەممەد کۆتا پەیامی خۆت سەبارەت بە بوارەکەی من بەس پەیامەکەم بۆ وەزیری دادا بڕیاری 29 دیلان خانەزانێ لە ئەنجومەنی وەزیران دەرچووە کاتی خۆی حەسەن شەمەری بە گوایە ئەو وەستاندێتی نەهێشتوە تەنفیز بێ بەڵام ئێستا وەزیری داد کووردە بۆ ئیش لەسەر ئەم بڕیارە ناکەوت تەنفیز بکرێ سپاس جوان خان دۆخەکە بەم شێوەیە بڕوا داهاتووی کەرکووک چی بەسەر دێت ئەگەر دۆخەکە بەم شێوازە بڕۆ و خیادەی کوردی نایەتە سەر خەت بە جددی کاری بۆ دەکەوە بەرنامەدا ڕێژەیەک نەکات چۆنەتی ئەم هەنگاوانی کە ئەم نایەتی بیوەستنێ و حزبی کوردی بە تاوەتیەکی پارتی ڕێک نەکەون لەسەر ئەوەی بە هەردووشانەوە وەکو بەرنامەدا ڕێژێکی چاک بۆ کەرکووک بکەن کەرکووکمان لەدەست ئەچێ سپاسانەکەم مامۆستا کۆتا پەیامتان من ئەڵێم غیابی دەوری کوردیەیە اینجا چی سیاسی بێ یان یاسایی بێ ئێستا کەرکووک بە تەنیایە هیچ پلانێکی ڕوون واضح نییە کە بۆ مامەڵەکردن لەگەڵ دۆخی کەرکووک لە دوای ڕووداوەکانی ئۆکتۆبەر پێویستە مراجعەیەکی زۆر باش بکرێتەوە و هێزە سیاسەکان بگەن ئیتفاقێک و بەرنامەیەکی تۆکمەدانن بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم دۆخی ئێستا ئاراوە مامۆستا شێرزاد جوان خان کاک محەممەد دیلان خان زۆر زۆر سوپاسانەکەم ئەزانم کاتەکە کەم بوو بەڵام ئەمە هەوڵێکی ئێمە بوو بۆ ئەوەی دۆخی کەرکووک دیسانەوە بێنینەوە بەرباس بۆ ئەوەی سەرکردایەتی سیاسی کوردیش لایەکی لێ بکاتەوە سوپاسانەکەم ئەزیزان ئەم بەشەی ئێرەی بەرنامەکەمان کۆتایی هات لە بەشی دووەم و کۆتایی لە پردێوە لەگەڵتانە ئەزیزان ئێمە لە ناو کەرکووکین کەرکووک کە شارێکی کوردستانیە ئەبینی ئاڵای عێراق تەنانەت ئاڵای ئەڵمانیای تیا هەڵکراوە بەڵام ئاڵای کوردستانی تیادا هێشتا قەدەغەیە ئێمە مەبەستمان بوو پاسی یادگار بهێنین لێرە لە ناو کەرکووک بەشی یەکەمی بەرنامەکە تۆمار بکەین
بەڵام نەمانتوانی بێنین و پاسەکە ئێستا لە پردەیە بۆیە مەبەستمانە بڵین کە ویستمان ئەم بەرنمەیە لە کەرکووک بەشی یەکەمی تۆمار بکەین وە سوور بووین لەسەرەوەی سەرڕایەوەی کە پێیان وتین ڕەنگە ڕێگریتان لێ بکرێت بەڵام ئێمە بەشی یەکەمی بەرنمەکەمان تۆمار کرد و ئێستاش پاسەکە لا پردەیە و لەوێ بەشی کۆتایی بەرنمەکەتان بۆ تۆمار دەکەین چاوتان لە سەرمان. ئەزیزانم دووبارە سڵاوتان لێبێت وەکو پێشتری شاماژەم پێدا لە بەشی کۆتایی بەرنمەکە ئێمە لە پردێەوە دەستمان پێکرد لەو شوێنەی کە وەکو کورد ئەتوانینی تر پاسەکەمانی تیا بجوڵێنین بەداخەوە نەمانتوانی بیبینە کەرکووک پاسەکە بەڵام خۆشببختانە هەر لەوێ بە چاو قایمیەوە بەشەی بەرنمەکەمان کرد و بۆم بەشەی بەرنمەکەش من دوو میوانی ئەزیز و بەڕێز حزوریان هەیە بە سوپاسەوە لەگەڵمان هەریەک لە بەڕێزان مامۆستا ڕێبوار تاڵەبانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای لە کارخراوی کەرکووک بەخێراتن تەکە مامۆستاگیان و هەروە کاکشاخەوان عەبدوڵڵا ئەندامی لیژنەی ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک و جەنابیان خۆشتان ئاگادارن پێشتر پەرلەمانتار بووە لە پارلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان دیارە هەردووکیان کەرکووکین مناڵیە و شارن و تامەزرۆیەوەن بە شەقامەکانە بە کۆڵانەکانە لەگەڵ خەڵکەکەیە تعامل بکەن بە شێوەیەکی ڕۆژانە بەڵام ئێستا مەحرومن لەو هەستا بەداخەوە. کاکشاخەوان لەوێ و دەست پێ بکەین ئێوە من بیرمە حەوت مانگێک پێش ئێستا لە مانگی شەشە هەنگاوی باشتان نابوو وەکو لیژنەی باڵای ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک و دانوستان لەگەڵ بەغدا لە دوای خۆپیشاندانەکان هەستەکەی دۆخەکە بە تەواتی گۆڕاوە و باسی هەموو شتێکە کرێ کەرکووک نەبێت. زۆر سپاس دیارە وەک جەنابەت باست کرد نەک مانگی شەش لە مانگی شەش تقریبەن گەشت بوونە ئەنجامێک بەڵێ سێ مانگ پێشەوە خەریک بوون بە سەرپەرشتی یۆنامی لە سەرفەرمانی جەنابی سەرۆک لە مانگی دەوەکو پارتی دیموکراتی کوردستان پرۆژەیەکمان حازر کرد ئێستا پرۆژەکەم پێیە باش ئەو پرۆژەیەکی گشتگیر بوو لە دوای گوتوێشکردن لەگەڵ حکوومەتی ئیتیحادی کە لە ڕووی سیاسی و ئەمنی و ئابووری و بابەتی زەویە کشت و کاڵەکان هەموو ئەمانە لەگەڵ بەغدا سە بکەین و دۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە بەو دۆخەی نەوێنێ لە دوای ئەوە کۆمەڵێک دیداری فەرمیمان ئەنجامدا دیدارمان لەگەڵ بەڵێزخانەی ئەمریکا کە هەموو پێکاتەکان تێیدا ئامادە بوون داکی هۆڵەندا هاتە سەرخەت و ئاساییکردنەوە و دوجار ژنەتەوەی گرتوەکان هەموو ئەو پرۆژانەی تەبەنی کردووە لە مانگی شوباتی ڕابردووەوە بە فەرمی دەستمان بە کۆبوونەوەکان کرد ماوەی 5-6 مانگ بەردەوام بووین هەنگاوی زۆر باشمان بڕی دەتوانم بڵێم لە 15 ساڵە ئەو لێک تێگەیشتنە لە نێوان پێکاتەکان دروست نەبوو کە کۆی مەلەفەکانمان باس کرد مەلەفێکمان نێشتەوە کە سبەینێ لە کەرکووک خلافی لەسەر دروست ببێ ئەو مەشروعی کە باسمان کرد لەگەڵ حەزب و لایەنە سیاسەکانی کەرکووکش گفتوگۆمان لەسەر کرد دوجار گەیشتینە قۆناغێک کە لەسەر بابەتی سیودو بە سیودو گەیشتینەوەی کە ڕێک ناکەوتین چکێمە مەبدە ئەمان پێمافوزەوە پێمان وا بوو تەرسیخی جیابوونەوەی نێوان پێکاتەکانە کاو مەبدا لەوە دوای ئەوە ئومە متحیدە نەتەوەی گرتوەکان پرۆژەیەکیان هێنا کە بۆ پرۆژەی هەم ئێمە ڕازی بووین هەم ئەوان دوجار گەیشتەوەی کە مۆعیدێک دابنرێ بۆ ئیمزاکردنی پرۆژەکە لە مانگینۆ کۆتایی مانگینۆ دیار بوو یەکێک لە ئەندامانی با بڵێن لیستەکە لەبەر ئەوەی بەداخەوە لە بابەتی و دوێژەکان لە سەرتاوە تا ئاخیر دوو دەوڵەتی ئەقلیمی تەواو دەبووە ماگەدار بوونایە چی دەکرێت هەموو دەکارەکانیشیان پێ بگا لەسەر ئەو مەبدەئی کە ئەومە متحیدە هێنابووی خلافیان هەبوو دوای ئەوە جارێکی تر دەستمان بە توێژەکان کرد سەردانی بەغدامان کرد لەگەڵ لایەنی تورکمانی عەرەبی گفتوگۆمان کرد ئیتیفاق وا کرا کە لە مانگی ئۆکتۆبەر ئێمە بتوانین ئەو بابەتە بەڕێ بکەین و بتوانین دۆخی کەرکووک ئاسایی بکەین و جەنابتان ئەزان لە مانگی ئۆکتۆبەر جگەل لە کۆبوونەوەی پێکاتەکانی کەرکووک کە بە سەرپەرشتی سەرۆکی نێردەی نەتەوەی گرتوەکان ئێمە لە بەغدا کۆبوونەوەمانە کرد بەڕێز جنین براخاسوە بە ئاگداربوونی عادل عەبدولمەهدی لە دوای لە سەرەتای ئۆکتۆبەر قەرارەوە بدانشتنیە بکەین بۆی ئەو لێک تێگەیشتانە بە ئیمزا بکرێ و دوجار بە یاسا ئەوەی کە تایبەتە بە پەرلەمان بچێتە پەرلەمان کە تایبەتە بە زەوی کشتتوکاڵەکان ئەوەی کە پێویستی بە قەرار و تعلیماتی ئەنجومەنی وەزیرانە لەبارەی ئاساییکردنەوەی ڕۆژی ئەمنی و سەربازی بە تعلیمات لێوەدا بەزێەوە هەرچی مەسائلی ئیداریە کە ڕێکوتبووین لەسەری چۆن تەوازن لە دائیرەکانە دروست بکرێ ئەوانە هەمووی بە
تعلیمات و ئەمە هەموو ڕێکەوتنی لەسەر کرابوو هەمووی کرابوو و لە بیدای ئۆکتۆبەر خۆپشاندانەکان دەستی پێکرد دوای ئەوان خستیانە دوای ئەربعینە لە دوای ئەربعینیەش دیسان بینیمان حکوومەت سەرۆکوەزیرانی استیقالەی کرد هەستان کرد مماتەڵە بێ تقریبا ئەوەی کەرکووک تەواو ببوو ئەوەی کە ما بووە کە دەبوو حکوومەت جدی بێ لەسەر ئەوەی کە ئەو لێک تێگەیشتنە بک بە قانون و ئامادە بێت لە ڕێوڕسمێکا تەوقیع بکرێ بەڵام دیار بوو کە دواخرا دیسان ئەمەل هەبوو لە دوای چلەکە ئەو چلەی ئەربعینەی با بڵێن ئیمام حوسێن کە تەواو بوو دەست بە توێژەکان بکرێتەوە دەستی پێ نەکرێت لەبەری سەرۆکوەزیران لە ژێر فشارە ئیستیقالی کرد ئەوەی کە گرفتەکەی قوڵتر کرد ئەوەی کە ئاگداری کۆبوونەوەکانی ئێمە بۆ کوپێکاتەکان و بەشداری بەشی لە کۆبوونەوەکان و ئاگداری کۆبوونەوەکانیان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغداش بوو ئەندامیشان دەکەش بوو بەرپرسی نووسنگەی سەرۆکوەزیران بوو کە ئەویش ئیستیقالی کرد لەم حاڵەتە بۆ شایەک دروست بوو کە ئێمە نەمان دەزانین لەگەڵ چیا قسە بکەین بڵێن گەڕاوەتەوە خاڵی سفریان نەخێر نەگەڕاوە هەنگاوی باش نراوە لەوێەوە تەواو ئەو پرۆژیانەی کە وەرمان گرێت تەواو بوو ینی کە دائانیشین بۆچی دانیشین بۆی کە لێەوە دەست پێ بکەین کە کۆتایی هاتوو بۆی تەوقیع بکرێت یاخود بواری کوردستانیەتی شارەکە پارێزێت ئەوەی ئیمزایەکەن قەرارە ئیمزا بکرێت بەتاکید ینی ئێمە لە پرۆژەکەی بۆ نمونە باسمانەوە کرا هەموو هێزانە نەمێنێ هێزی بێگانەی تیا نەمێنێ و دەسەڵاتی ئەمنی و سەربازی بگەڕێتەوە بۆ خەڵکی شارەکە باز لەوەکراوە کە پێشمەرگە بەشێک بێت لە مەنزومەی دیفاعی پاراستنی کەرکووک من دێمەوە خزمەت زۆر باشە ئەوانە وردەکاری زیاتر قسەی لەسەرەکەین کاک ڕێبواریانی بابەتێک هەیە من ئەوەندەی بە دۆداچوونم کردووە لە دەرەوەی بەرنمەکە مەسلەی 32 بە 32 خەریکە ئابێ بە بابەتێک کورد لە نێوان کەوانەیە کە بە مەمنونی پێی ڕازی بێ لەوێ بە تایبەت لە مەسلەی دامەزراندن و ئەوانەیە ئەمە چ مەترسیەکی هەیە؟ وڵا 32 بە 32کە تاریخ مێژوویەکی هەیە بۆ پێش 2007 گەڕێتەوە بۆ مەرحەلێکی بە قۆناغێکی زۆر کاتی ئەو کاتە سەرۆکی کۆمار بەڕەحمەت بێ داینا بەس لەبەرەوەی کە دوایی کە چووی ناو ئەنتیخابات و هەڵبژاردن و کەرکووک بە قۆناغێکی دەستوری و یاسایی تێپەڕێت نەبێنێت تۆ چ کەسێ بە پێی ڕێژەی دەنگەکانی لە شاری کەرکووک و پێی پێگەی خۆی ئەو ئینە بکات ئەو حکوومەتە دابمەزرێنێ بەڵام ئێمە لەو کاتەیە کە احترامان بۆ ئەو پێشنیازەی سەرۆکی مەرحومی پێشووی کۆمار لەو کاتەشە ڕێژەی کورد لە هەموو دام و دەستگاکانی حکوومەت ناگەشتە 15% یعنی ئێمە ئەوەیەکێک دووش لە کاتێک کە ئێمە ئەماوت ڕازین لەو مەرحەلەکاتیەشە بەڵام لە شتێکەوە لە کەمترین پلەی وەزیفی و تا گەورەترین پلەی وەزیفی ئەمە لە هیچ کاتێکە ئەو دوو ئەو حیزبانی کە تەمسیلی دوو پێکاتەکەی تریە نەکرد بەیت شکلێک ڕازی نابوون یعنی ئێستاشی لەگەڵا بێ کە باسی 32% 32% قەزدیانەوە نییە لە نزمترین پلەی وەزیفی تا بەرزترین پلەی وەزیفی بەدەلیل لە شەریکەی نەفتە شیمال 13000 کارمەند ڕێژەی کورد ناگاتە 5-6% ئەگەر 32% بۆ ئێمە بەلای کەم و 4-5,000 فەرمانبەری کوردمان لێ تاعین نەکرد و ئێستاشی لەگەڵاوێ ناکردێ من بۆ ئەو شکلەش کە کاتی کە سەرۆکی ئەنجومەن مکاتی ئیشمان نەکرد لەسەر لەسەر بڕیاری ئەنجومەن دەستمان پێکرد بە دروستکردنی ئیستیمارێک بۆ هەموو دام و دەستگاکان سەلای من هەمووی دۆکۆمنت کراوە و بە تەوقیعی هەموو مدیرەکان حتا ئەو کاتی 16 ئۆکتۆبەریش ڕێژەی کورد نەگەشتاش 10%. یعنی لە باشترین حاڵەتی کە کورد ئۆکۆلێن باڵا دەست بوو لە هەموو مؤسساتەکانی ئیداری ئەمنی هەموو تا یاسایی لەو کاتەشە ئێمە بەغدا دژایەتیمان کرد بەغدا لە بین دوو کەوانیانی بەغدا بەردەوام مرکزی تعاملی کردووە لەگەڵ هەموو محافەزاتەکان لەگەڵ کەروکیش بزات سیاسەتەکانی پێشووی حزبی باسی دووبارە کردەوە بەڵام ئێستا ئەوەی من گوێم لێ بوو ڕاکانجبوری بە شێوەیەک لە شێوەکان تەکمیلەی سیاسەتەکانی باس و خراپتری شەکات چ لە بەهەدەردانی پارە چ لە خراپ بەکارهێنانی دەسەڵاتی خۆی چ بە یعنی هەرچی بوێت لەوێ ئەیکا لە لابردنی دادوەر لە لابردنی بەڕێوەبەر بۆی چۆتە سەر یعنی کورد بە هەموو قووەتی خۆیەوە ناتوانێت سنوورێک بۆ هەنگاوەکانی خۆڕاستە مادام لەوێت چەکدار هەیە من ناڵێم هێزی سەربازی ڕێکخراوەڵم چەکدار هەیە قانون سفرە بێتەوە بەڵام بەو دەرەجێش من شتێکێک احترامن بۆ ئەو پەرلەمانانی پێشوو کە کاکشاخاون خۆشی لێ متابع بووە
يعني ئەمان کە باسی قراراتەکانی ئلغای قراراتی مەجلیسی قیادی ثەوریان کرد و شؤونی شیمالیان کرد و ئەرکی بەتاکید کارێکی زۆر جوان و پیرۆزیات ئەنجام دەدەنە بەڵام ئایا حکوومەتی عێراقی 1 ملیم هاتە پێشە بۆ جێبەجێکردن من دووبارەیەکەم ڕاکان بە تەنیا خۆی هیچ نییە بەڵام حکوومەتێکەیە ئێستا کە لە عێراق لە دوای 2023 دروست بووە لەگەڵ ڕێزم بۆیانە کە نەقدی حزبی بەعسمان کرد بە 35 ساڵ ئەو هەمان سیاست بە خراپتری شێکە بەدەلیل ئێمە بۆشی چۆتە سەر ئێمە تاکم 16 ئۆکتۆبەریش 600,000 ئاوارەی نازحی دیالە و تکریت و مووسڵ و هەمووی لە کەرکووک بوو بارودۆخ چاکۆ بوو داعش نەما لە منتیقەکان بەردەوام ئێمە لە کۆبوونەوەی لزنەی تەنسیقی ئەنجومەنی وەزیران ئەماوت بە پارێزگاکانمانەوە دەماوەت بۆچی نیان ئەندامەکان تا بن بۆ دیالە ئەرون بانەگەڕێنەوە بەردێک دوو چۆ لەگەیانە کوشت عەرەبی سونیان هەمووی نەخڵە کردە کەرکووک کە تعریبێکی زۆر خەتەرتر و ترسناکتر لە 35 ساڵەکە وەلایەکی تریشەوە تەشیعی مەناتیق سە بەنسبەت زەویە کشتتوکاڵەکانیشەوە ڕازین یەک کەس بێتەوە لێ دەگەردێتەوە لێرە ناڵین هیچ کوردێ بەکاری بێنێ بێتەوە بەکاری بێنی بە خێزانەکەشتەوە بێتەوە تعریبێکی ڕێکخراوە با پێچەوانی بالعکسیشیکەینەوە لێمە لە 2023 کە لە کەرکووک بووینە بە هەموو قووەتی سەرکردایەتی کورد و هەموو میلەتی کورد بۆ توانیمان یەک زەویەکی عەقدی کوردی تەثبیت کەین لە حکوومەتی عێراقی نەماتوانی یعنی ئەوەشمان نەکردووە بەڵام ئەوانەی تر بە سەدان ملیاریان دەستکەوت لە بانقی زراعی بۆ ئەوەدانکردنەوەی زەوی زادەکانێ لەبەرەوە عەرەبەکە بۆ خۆی بە مرتاحی دانش کە ڕاکانی تعویزی وەرگرت ئێستاگەش دووبارە سیاسەتەکەی دووبارەکات تاکشاخەوەن دۆخی ناو کەرکووک دۆخێکی ناساییە خەڵکەکە بێزارە بێتاقەتە هەر لە خەڵکی هاوڵاتی ئاساییەوە تا بەرپرسەکان ئەوانەی لەوێ کوردن بەڵام ماونەتەوە لەوێ دۆخی ئەمنی بابەتێکی دیکەیە خۆتاگاداری وەزئی کشتتوکاڵیەوەتانێت ینی سبینێ ئەگەر هەیە کورد و عەرەب بەریەک بکەون چونکە زەویەکانی کوردیسان مەجموعەیەکی تر وەرەگیرێتەوە لە کوردەکان چی ئەکرێت چی ئەگوزارێت تاکەی وا بەردەوامە بێت تەوان خەڵکی کەرکووک حەقێتی بەڕاستی ینی ئەوەی کە هاتووە تۆ بەشێکی لە عملی سیاسی بۆچی نەتوانی چارەی بکەیت بۆ نەتوانی ئەو دۆخە کە هەیە بیگۆڕی من پێم وایە جەنابەت پرسیارێکت لەسەر ڕاکان کرد بەهێزی ڕاکان لە بێهێزی دەسەڵاتدارانی ئێمە لە بەغدا چ وەزیر بێت چ پەرلەمانتار بێت لە غیابی کورد و لە غیاب لە بێدەسەڵاتی چکە ڕاکان مەحافظە ئەندامانی پەرلەمانی ئێمە دەسەڵاتیانەیە بانگێشی بکەن دەتوانن ڕوبەڕووی ئیجراتی یاسایی لەگەڵا بکەنەوە بە تایبەتی لە دوای حەلی مەجالس ئەوان دەسەڵاتیان هەیە دەسەڵاتێکی ڕقابیشان لەسەر محافظ هەیە خۆ ئەم هەرە محافظە بوو لە مانگی شوباتی 2010 کە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر من لە بەغدا هەم قەراری بانگێشکردنی بۆ پەرلەمان وەرگر و هەم قەرارێک شمێنە لە وەزارەتی زراعە کاگڕێبوار زانێ کە ئیتر دەستکاری و ئەزەویانە نەکەن دام پەرلەمان حەسانەی هەیە حەسانەی هەیە دەتوانێت زۆر شت بکەوە دەتوانێت ڕێگر بێ لە بەردەم تاوانەکانی ڕاکان وەزیرەکانی ئێمەش دەتوان لە بەغدا زۆر شت بکەن بە سپاسەوە ینی ئەوەی کە کردی وەزیری ئاوەدانکردنەوە کە وەزیری ئێمە وەکو پارتی ئێمە سەمان لەگەڵ کرد کە نابێ ئەو دائیرانەی کە لە کورد وەرگیراوەتەوە بەو شێوێ بڕا بە یەک ئەمر سێ کوردی لەم وەزعەیە کرد بە سێ مدیری دایرە لە کەرکووک ببێ حساب بۆ کەس بکە دەبێ وەزیرەکان جورئەتیان هەبێ و دەبێندان پەرلەمانەکان لە ئاستی ئەو مەسئولیاتە و متمانەیە بن کە خەڵک پیانی داوە نەگەندامانی پەرلەمانی کەرکووک بەڵکوی شارەکانی چی بەنسبەت پۆستەکانی دیکەمان لە سەرۆک کۆمارەوە لە جێگری هەمووی سەرۆکی پەرلەمانەوە ئەتوانن دەسەڵاتی خۆیان بەکاربێن بۆی دۆخی کەرکووک تۆزێک ڕێک و پێکرد من وەک باسم کرد ئەندامانی پەرلەمان نەکەرکووکی شارەکان تریش دەتوان دەسەڵاتیان بەکاربێن چونکە تۆ شەش ئەندام پەرلەمانی کەرکووک دێت تەوزیعی سەر 6 لیژنی پەرلەمانیە بێت و ناکرێت بە پەرلەمانتارێکی کورد بڵێ من ئیشێک بۆ کەرکووکەکەمە و بڵێ من نایم پشت نابێت ینی بە سپاسەوە من لە خولی ڕابردوو کاتێ ئیمزام کۆ کردەوە بوار قەزێکی کەرکووک بۆ مەحافظ بۆ زەویە کشتتوکاڵەکان هەموو کوردەکان لەگەڵ ما ئیمزایان کردووە چکە موقفەکە نیشتیمانیە بابەتی خاکە بۆیە من پێم وایە ئەوەی کە بابەتێکی تر هەبوو زۆر گرنگە کە لەسەر پێشنیاری ئێمە لە دواکۆبوونەوەی ئێمە لە مانگی حەوت من تەرحم کرد بە سپاسەوە عەرەب و تورکمانی شوەریان گرت دوو بابەت کە زۆر گرنگە یەکیان بڕیارمان داوە کە هەموو ئەو بڕیارانە کە بە دافعی قەومی و سیاسی دراون و ناقانونی لە کەرکووک لە دوای 16 ئۆکتۆبەر ئیلغا بکرێنەوە تەزبیتمان کردەوە بابەتێکی تر لەسەر زەوی کشتتوکاڵەکان ئێمە دوونەوە زەویمان لە کەرکووکەیە زەوی ئیستیملاکمان هەیە و ئیتفا و ئیستیملاکمانێ بۆ ئیتفاقان هەمووی گەڕاوەتەوە بە خاوەنەکان بە پێی پرۆژەکە و عەرەبەکان هەردووگیان پێی ڕازی بوون کە ئەوان ئێستا مدعی زەویەکانن تورکمانەکانیش بە هامان شێوە لە بابەتی ئەوەی کە ئیستیملاکە لە نێوان تورکمان و عەرەب لە سنوورێک لە سنوورەکان لە سنووری کەرکووکە کێشەیەکە بوو ئەویش دواخرا بۆ کاتێکی تر بەڵام لەسەر ئەوەکانی تر ئیتفاقمان کرد بوو کە ئەمانە بۆ خاوەن ئەسڵەکانیان بگەڕێنەوە هەرچی عەرەبە هاوردەکان ئەوەی کە عەقدی بۆ کراوە قەرەبوو بکرێتەوە لەسەر قەرەبووەکە کاتێک کە زیاد کرا ئێمە ڕازی بووین
چ مەبلەغێدا ئەنرێ حکوومەتی اتحادی بە چ ڕێگای قەرەبوویە نکاتەوە کەیفی خۆیەتی بەڵام ئەوەی مۆزوعی قاکە ئێمە تەنازولمان پێ نەکرد. ئەمە بەنسبەت نوێنەرەکانمان لە بەغدا چی بەنسبەت حکوومەتی هەرێمی کوردستان سەرکردایەتی سیاسی کورد زۆر بە کورتی پێم بڵێ دێمەوە خزمەت بۆی تەواوی حکوومەتی هەرێمی کوردستان هاوکات لەگەڵ کۆبوونەوەی پێکاتەکان لە کەرکووک شاندێکی حکوومەتی هەرێم لە حکوومەتی با بڵێن کابینەی پێشتر هەبوو ئەم کابینێش هەر لە دوای دەست بەکاربوونی لە یەکەم کۆبوونەوە شاندێکی دروست کرد بۆ توێژ لەگەڵ بەغدا شان ئەندامانی شان دەکەش ئەو کەسانن کە مەعین بۆ نمونە وەزارەتی ناوخۆی وەزارەتی پێشمەرگە بەنسبەت کەرکووکیەکانەوە ڕوون بێ حکوومەتی هەرێمی کوردستان لە بیری نەکردوون بە هیچ شێوەیە لە دوایین کۆبوون سەردانی بەڕێز عادل عەبدولمەهدی جیسان بابەتی کەرکووک و بابەتی پێشمەرگە و موازنە هەموو شتانە باس کراوەتەوە و دەبێ پەلەی تێدا سپاس دەکەم. کاک ڕێبوار ئێوە لە هەولێر دانیشتون ئەوانەی کە پێشتر لە کەرکووک بوون تا ئێستش کەرکووک خەمە بەلایەنەوە ینی لۆبی خۆتان دەسەڵاتی خۆتان کاریگەری خۆتان چۆن بەکارێنن بۆی دۆخی کەرکووک تۆزە ڕێکوپێکتر بکرێ ینی دۆخی دووبارەیەکەمەوە لە دۆخێکی نائاسایی ئەژینە و خەڵکان ینی تۆ بۆ سەعاتێک لەوێی بێتاقەتە بی هەست بە بێتاقەت توو ڕەبوونەکەی ئەوان بەردەوام لەوێن و تەحملی نازانم سوکایەتی و تەحملی غەدر ئەکەن و مەجبوریشن لەوێ بمێننەوە. والله من لێم ئەو بارودۆخی کەسە دروست بووە یعنی مەسەلەن نەقدێک نەبێت لە ملەتەکەی خۆم مەسەلەن ئەگەبیر تا لە دوا هەڵبژاردنەکەی پەرلەمان تورکمانەکانی داقوق و شیعەکان و هەمویان سێ مانگ نیان یەک سندوقی بچێتە بەغاوە ئەترازیان لەسەری کرد و تا نهاتنە ژێربارەوە یعنی بۆچی نەتەوەیەک ئەویش زوڵمی لێکراوە نەتەوەی تورکمان مافی خۆشتی داوای مافەکەی خۆی بکاتەوە ئایا کورد چەند قاتی تورکمان زوڵمی لێکراوە چی لە 16 ئۆکتۆبەر و چی لە پێش 16 چی لە پێش 2023 یان بۆ بە نەفسی نەفس نەتەوەی ئێمەش ناچێتە سەرجادەوە بۆچی ئێمە کیانێکمان هەیە ئێمە کیانێکمان هێناوی هەرێمی کوردستان ینی بۆ ئێمە ئەزن بۆ ئێمە بێ ئەزن وەرگین لە ڕاکان سعید بۆچی بۆ خەڵکی تر بە کەیفی خۆی مزاهری خۆیەکە و داوای مافی خۆیەکات و ئەچێتە چاوی ڕاکان سعید و هەموو دام و دەستگای لیانایە من ئەمەم پێسەیرە لای یعنی ملەتێک چۆن بگاتە ئیما بێسی قبووە لەگە ڕێزم ئەنەمش نقطەیەکە من باسیێواکرێتەوە هەژاوە خۆ دۆخی کەرکووکیش لە ڕووی گەندەڵی و لە ڕووی ئەم دۆخانەوە هیچ لە دیفاعێک لەو ملەتی خۆمەکەم لە شاری کەرکووک ئەترسم گەشتە مەرحەلەی مەیئوز بوون لە ئەوەی کە ئەم حزب سیاسی کوردیانی خۆمان ناتوانێت دیفاع لە مافەکانی بکە ئەو بەشێکی تریشی نا هەزێکی سەپێنرا و هەیە لەوانە تۆخێندر خەڵکە تۆقێنێت و هێزێکی بەرژەوەندەکان ئێستاکە متتەفقە لەگەڵ ڕاکان لەگەڵ هێزە عسکەریانی لەیانە هەیە بارودۆخێکی اقتصادی زۆر چوریان بۆ دەستکەوتووە بەداخەوە یعنیەوە قسێکی زۆر ناخۆشەکەیکەم دیارە بە هەمویان و متتەفقن هەموو عێراقی بەڵام لەسەر حسابی هاوڵاتیەکی حسابی هاوڵاتی کەرکووکەتر چی کورد بێتی عەرەبێتی تورکمان بێستاکە بەقەت ئەوەی کە کورد بێزارەت عەرەبیش بێزارە تورکمانش بێزارە لەو بارودۆخە زۆر بێزار بەڵام جەوەکە وا ڕوخساوە بۆ کار بەدەستانەی ناو کەرکووک ئێستاکە کە هەم بە تۆقااندن بێ هەم بە بەرژەوەندی اقتصادی بێ ئەو حزبانیان سکوت پێکردووە. سپاس دەکەم کاک شاخەوەن دەنگ و باسیکی وا هەیە کە دانیشتەکانی لیژنەی یاساییکردنەوەی دۆخی کەرکووک بەم زوانە دەست پێ بکاتەوە هەنگاوێکی چالاکتر لە ڕابردوو بنرێت بە واراستی ئێمە پێشماوەیەک لەگەڵ شاندەکەی حکوومەتیش قسەمان کرد و لەگەڵ نەتوێگرتوەکانیش قسەم کردووە کە قرارە بەم نزیکانە دابنیشنەوە دەست بە دانیشتەکان بکەینەوە چکەوە تاکە ئومێدەوە دەمەوێت لێرەوە ریسالەیەک بگەێنە بۆ خەڵکی کەرکووک و من لەگەڵ قیادی خۆشمان قسەمان کردووە ئەم بابەتە نابێەوەندە مماڵەی تیا بکرێ گەیشتنێتە قۆناغێکی باش بۆ خۆیان ڕازی بوونە بۆی کە تا ئێستا هاتوین تا ئەو مەرحەلەیە یا دەبێت تەواو بێ کۆتایی پێبێ یا نابێت کەرکووک بەو دۆخە بۆ خەڵکێک شامی شەریف بێ و بۆ ئێمەش لێ مەحروم بینێنی هەندێک تەسەڕوفات دەکرێت ناقانونی لە کەرکووک گانیمای قبولکردنی لە سیانزەی یەک ڕاکان نووسراوێکی ئاراستە کرۆ لەبارەی تەوازنەوە ئێمە لەبارەی تەوازن تقریبان هەشت دانیشتن لە بەغدا ئەو جاگەیشتی نەسیغەیەک بە کەیفی خۆی نووسراوی کرد لە سیانزەیە کە نەدەسەڵاتی ئەوە نەدەسەڵاتی ئەوە وانە قانون ڕێی پێداەوە بکە ئەمە بابەتێکی سیاسی لە نێوان پێکاتەکان دەبێت گفتوگۆی لەسەر بکەی و ئالێتمان داناوە لەوەکە 1985 بۆ تەوازن بێ 15 تری بۆ ئەو دەستگایانەی کە چنەتەوەیەکی تیاکەمە معالەجە بکرێت بۆیە من پێم وایە ئەم بابەتە نابێ ئەوەندە دوور و درێژ بێ ومەشم لەگەڵ سەرکردایەتی خۆمان باس کرد دەبێت کۆتایی بەم مۆزعە بێنێ و پێم وایە جەنابی سەرۆکی حکوومەتێکی کە لەو کەسانی کە بەجددی خەمخۆری کەرکووکە کاک مەسعود بارزانی لە هەموو کۆبوونەوەکان
لە یەکەم کۆبوونی ئەنجومەنی وەزیران باسی کەرکووکی کردەوە لیژنەی بۆ پێکێناوە بۆ متابعکردنیوە لەگەڵ هەموو دانیشتنەکان لەگەڵ بەرپرسانی بەغدا باسیەوەی کردووە کە دەبێت دۆخی کەرکووک مەترسی ئەمنی لەسەر مەترسی بەڵێ تاکیدی کردووە هەم لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق و هەم لەگەڵ شاندەکانی عێراق کە سەردانیانی کردووە لەگەڵ شاندە دەولیەکانیش کە دۆخی کەرکووک قبول ناکەین بەو شێوە بێ جگە لە مەترسی ئەمنی واقعێک سەپێنراوە بەسەر خەڵکی کەرکووکە دەبێت واقع کۆتایی بێمە قابلی قبول نییە وەکو پارتی ڕئیتان چیە لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن لە کەرکووک طبعا یەکێک لەوە کارەکان کە پاڵمان پێوانە دەبێت وەزعی کەرکووک زوو ئاسایی بکرێتەوە ئەگەر ئەمڕۆ ئیتیفاق بکرێت لە سەر دەستنیشانکردنی سەرۆک وەزیرانێک بە پێی یاسا سەرۆک وەزیرانی حکوومەتی کاربەڕێکرد ماوەکەی 6 مانگ بۆ 9 مانگە تۆ لەم 6 مانگ بۆ 9 مانگەیە کەواتە انتخاباتی پێشوەختت هەیە پێش تەوقیتی خۆی کە ساڵی 22 دەبێت تۆ وەزعەکەت ئاسایی کرد بێتەوە لە هەموو ڕووەکانەوە لەلایەکی تریشەوە بابەتی سەرژمێری هەیە کە ئەوش بابەتێکە دەبێت ئایا کەرکووک بەشدار دەبێت یا بەشدار نابێت لە عربێکی زۆر عربێکی هاوردەی زۆر هێناوە لە هەر ئەم دوو حاڵەتەوە دەکا کە حکوومەتی هەرێمی کوردستان سەرکردایەتی سیاسی کورد لەسەر مۆزوعی کەرکووک بجوڵێ زیاتر و فشارێکی زیاتر دروستکەن و ئەگەر هەر نەکرا ئەوەی دووبارە دەکەمەوە کە نابێت کەرکووک بەو دۆخە بۆ خەڵکێک ئاسایی بێ خەڵکی دزینی نەوتەکەی بێ و فشار لەسەر هاوڵاتیان ئێمە دروستکە ئێمەژاوە لەو دوورە دامنشین بە تاکید دەبێت وەزع بگواردرێت. سپاسانەکەم مامۆستا کۆتا پەیامی خۆتان کاتی من تەواو بوو بەنسبەت دۆخی کەرکووکەوە چ بۆ ینی پێم خۆشە زیاتر ڕووی دەمت لە حکوومەتی هەرێمی کوردستان بێت چکە پێ ناچێت حکوومەتی عێراقی جدی بێت چارەسەرکردنی ئەوەی ئێمە لە حکوومەتی عێراقی بە مێژوو تا 2023 تا دوای 2023 من تا ئەوەی کە ئێستاکە خەڵکی خۆپشاندانەکە لە بەغا ئەم حکوومەتە هیچی لێ ناکرێتەوە نە ئەمە نە دوای ئەبێش چونکە ئەوەی کە کورد داوایە کە لە مافە دەستوریەکانی خۆی بەدەمیێنیان کە بەدەمی شوێنێن ئەمە بێیان حینێکی سێم بینە ناو مۆزوعەکەەوە جانبی سێم بەشی سێم کێ سێم کەسە ئەگەنام عێراق هەر دەستورێک بنووسێتەوە 5 مافی کوردی تایبێ هەر نایدەن چکەمە عێراق وای وتۆ مێژۆکە جا بەرەوە ئێمە بۆ ئەزانم استراتیژیەکی تازە دروستکەین لە تعاملکردن لەگەڵم عێراق و ئەم بەغدایە و ئەم دەستورە بۆی بتوانین بە تەواوەتی ڕازگۆ بین لەگەڵ ملەتەکەی خۆ مافەکانە بین. کاکە شاخوان کۆتا پێیان من کۆتا پێیان ئەوەیە کە دەبێ ئەو کارتانی لە بەردەستمان حکوومەتی هەرێم و سەرکردایەتی سیاسی باسی بکەن و مناقشەی بکەن و کۆی کە خۆپشاندانێکی گەورەی جەماوەری بۆ ڕەتکردنەوەی حاڵەتی سەربازی و داگیرکاری لە کەرکووک و ئاسایی خۆپیشاندان کرا بە بچووکیکرا نەکرێ باش بە تاکید نەخێ دەبێت بە گەورەی بکرێەوە ئامادەسازی بۆ بکرێەوە کوردی زۆرە لەو شارە ئێستا ئەگەر هەموو حزبەکان ڕێککەون لەسەر خۆپشاندانێکی جەماوەری و ڕەتکردنەوەی ئەو واقعە بڕوا بکە هەموو کەرکووک دەهەژێ و ئەوانیش دێنێتە سەر ئەو حاڵەتەی کە کەرکووک نائارامەوە دەبێت چاک بگرێ هەم نەتەوەی گرتوەکانیش و هەم لایەنی دەولیش بۆ ئارامیە بۆ سەقامگیری ئێسای کەرکووک هیچ کێشە نییە کەواتە تۆ دەبێت ئەوەی کە هەیە ئەو نەعەدالەتیە لە ڕێگای خۆپشاندانێکی گەورە بە هەموو جیهانی بگەنی کە لە کەرکووک تعدال لە کورد دەکرێت واقعێکی سەپێنراو هەیە دەبێت کۆتایی پێبێت. کاک شاخەوان عەبدوڵڵا کاکە ڕێبوار تاڵەبانی زۆر سوپاسانەکەم سوپاس بۆ کاتی بە ئێمەتان بەخشی ماندوو نەبوون دیاران بەرنمەیە ئێمە نەمانتوانی باسی هەموو خەمەکان بکەین بەڵام هەوڵێک بوو بۆەوەی بڵین چ ئێمە وەکو کوردستان 24 چ حکوومەتی هەرێمی کوردستانیش کەرکووکی لەبیر نەکرداکی سوپاسانەکەم ئەزیزانم لێرە ئیتر بەدەم ڕێگاوە بەرەو هەولێری پایتەخت ئەجوڵین ئەمە کۆتاوێزگەی بەرنمەکەمانە تا بەرنمەیەکی دیکەی پاسی یادگار ئێوە و کوردستان و بە تایبەت کەرکووکیش لە ئەمانەتی خوارد.